زۆر سپاس. دەستخۆشی لە گروپی هەڵپەرکەی نیشتیمانەکەین دەستیان خۆش بێ. هاوڕێیان کاک جەزای ساز با بفەرمێ بۆ بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بە بەڕێز بابەکرد ڕێی بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی. دیارە بەرنامەکەمان ئێمە چەند بڕگەیەکی تری مابوو، بەڵام لەبەر کەمی کات و دیارە هەمووتان ئیلتیزامتان هەیە، ئێمە ئەم خەڵاتانە لەسەر بنەمایەک داماناوە. ئەوانەی لە پشتی بەردەوامی چالاکیەکانی ئێمە بوون لە بەرپرسەکانمان لە ڕۆشنبیری و لە بواری کلتوریە، و ئەو تیمەش کە باسم کرد کە بەسەر کۆمەڵی گەنجی خۆبەخشە کە بە درێژەیەم 4 ساڵە وەکو پێشمەرگەیەکی ماندوونەناسی بواری کلتور و هونەر و ڕۆشنبیری لەگەڵمان بوون. ئێستا کە جەنابی کاک بابەکرد ڕێی فەرمێ بڕوانامەی ڕێزێنانمان هەیە بۆ بە ڕێزانە کە شایەنیەوەن کە ئێمە ڕێزێن دەبین. زۆر سپاس بۆ برای خۆشەویستم کاک جەزا بۆ خەڵاتەکەیان. کاک جەزا چەند جارێک دووبارەی کردەوە کە خەڵاتێکی بچووکە، بەڵام ئەمە معنایەکی گەورەی هەیە بۆ من و برای خۆشەویستم کاک بەهادین و کاک حەمەوتیان کە حزوری لێ پرسراوان، یعنی بە معنایەک گرنگە، یعنی ئێمە لە خزمەتیان داین و من سپاسە دەکەم جارێکی کە خەڵاتی ڕێزلێنان لەلایەن بابەکرد ڕێیەوە ئەبەخشرێ بە بەرزان قادر خەڵوس، کاک بەرزان، کاک هیوا ڕەئوف یان نوێنەرێکی، کاک عیرفان عوسمان، کاک سەروەتی فۆتۆخەیام. زۆر سپاس بۆ قاوەخانەی کەلتوری زەردەشت. ئەو دەنگە ئەوە بەرز بەهومان ڕەما کرد بۆ دەرەوە. دەنگ زۆر خراپ بوو بەداخەوە. هیوادارم ئەم هەموو زەحمەتەی ئەم قاوەخانەی کێشن، ئەو هەموو خزمەتە جوانەیەکەن بەداخەوە لێرە ئیشەکان وەکو پێویست جێبەجێ ناکرێ. هیوادارم گرنگیش بەو لایەنە بن و ئەم قاوەخانەیە بە بڕوای من خزمەتێکی ئێجگار گەورەی کردو. ڕەنگە ساڵی ڕابردوو ژوتم ڕەنگە بە قەد و وەزارەتێک و زیاتریش خزمەتی کردبێ. ئێستا بەداخەوە حکومەت لە کار کەوتووە. ئەم جێگایانە ئەم ناوەندانە جێی دڵخۆشین بەڕاستی و سلێمانیش بەوە ناسراوە کە شارێکی بزێ و دەستەمۆ نەبووە و زیندووە بە هونەرەکەی. ئەو نازناوەش خێر نییە پێبەخشراوە پایتەختی ڕۆشنبیری، بەڵکو خەڵکانی دڵسۆزی ئەم شارە هەم نازناوی هەڵمەت و قوربانی و هەم نازناوی شاری ڕۆشنبیری خەڵکەکەی بەخشیوانە بەم شارە، نە لە دەرەوەی ئەم شارە پێبەخشرا بێ. زۆر سپاس بۆ هەموو لایەک، سپاس بۆ ئەو خەڵاتەی ئەم بەڕێزانش. بەڕێز کاک سەروەر حەمە بە فەرمێ بۆرگرتنی خەڵاتێکی ڕێزێنان وەکو باسم کرد کاک سەروەر قاوەخانەیەک یا کافتریایەک مامۆستا عەبدول ڕەخنەی هەبوو لەسەر وشەی قاوەخانە. لە ئێستاوە ڕادیۆیەکیش خاتە خزمەتی هونەر میدی و ئەم کۆمەڵی ئێمەوە سپاس دەکەین. داوا لە بەڕێز کاک بابەکرد ڕێ ئەکەین کە فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی ئەو بڕوانامە ئێمە بە بەڕێز کاک سەروەر حەمە. بەڕێز کاک بابەکرد ڕێی زۆر سپاس بۆ کاک سەروەر. ئەگەر بمێنیتەوە لەگەڵمان زۆر سپاس دەکەم. کاک گورانستا با فەرمێ بۆ ئێرە
کاگوران ژەچێکە لەوانەی لە سەرەتای دەستپێکردنی مەراسیمەکەمان 4 ساڵەمە پێشەوە تا ئێستا بەردەوام خۆبەخش لەگەڵمانە بە خۆی کامێرەکەیەوە. دوای ئەو بەهزاد عەلی بە هەمان شێوەیەکێکە لە وێنەگرەکان کە لە هەموو کار و چالەشەکانمانە کاک بەهزاد یامۆچی ئاریفۆزی بە هەمان شێوە کاک بەهزاد وەکو باسمان کردێکێکە لە وێنەگرەکانی ڤیدیۆ کە هەموو کار و چالەشەکانی ئەمەی وێنەگرتووە. هونەرمەند ئاریفۆزی بەخۆی ویکی بۆردێکەوە هەموو کاتێک خۆی زۆر کەستنەوانەی لەوانەیە هەندێک کەسمان لێ عاجز بێ وەکو باسم کردن یەک دەشکرد هونەرمەند لە کار و چالەشەکانی ئێمەیە بە خۆبەخش بەشدار بووە کە ژمارەیان ئێستا حساب ناکرێت، بەڵام ئەمان ئەوانن کە هەمیشەیی لەگەڵمانە. کاک هیوا هادی لە نۆژەنکردنەوەی کافتریاکەمانە خۆی وەستای کاشیە، هونەردۆستە، هونەرمەندە، بە خۆبەخە شاتۆیشی بۆ ئێمە کردووە کە نازانم چی پێ بڵێم لێرەوە. زۆر کەسنە کە هاوکاری ئەمەیان کردووە، بەڕاستی سوپاس یەکەم. سواسی بێپەیانم بۆ بەڕێز کاک بابەکە دڕێی کە مادوومان کرد لەگەڵمان بوو. خەڵاتێکی ڕێکخراوی ئێستا بۆ فەلسەفە و بیری زەردەشتی پێشکەشی وابزانم یا من یەکەنیا خاوەخانەکە بە هەموو شێوەیەک ئێمە سوپاسیانەکە نەگەیەکیشیان بفەرمێ بەڕێز کاگاری وابزانمە فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. سوپاس یەکەم. پیرۆزبایی چوارەمین ساڵەی دامەزرانی کافتریای زەردەشت دەکەین بە ناوی ڕێکخراوی ئێسنا بۆ فەلسەفەی زەردەشتی. کاک جەزا بەڕاستی کە من خۆشم ئامادەم و ڕۆژێک کە کرایەوە کە سێرمان کرد بە ناوی زەردەشتی مەزن سمبولی فروهەر کە چوینە ناوە سێرمان گەڕاینەوە بۆ ڕەسەناتی باو باپیرانمان و ئاوێزانیشی کردووە لەگەڵ میوزیک و مۆسیقە و شتی جوان و ئاڵاوەڵا و ستاتیکا و ژیان دۆست و هونەردۆستی. ئەم کولتورە لە کوردستان هەزاران ساڵە کورد هەرچەند تەسیراتی بێگانشی لەسەر بوو بێ، بەڵام لە نەستیە لەو عەقلی باتنی خۆی جەماعی ئەو میلەتەیە ڕەنگاوڕەنگ، میوزیک، هەڵپەرچێ، ڕەشبەڵەک، ئازادی ئافرەت ئەمانە تیامانە ماوەتەوە بە شکل و جۆرا و جۆر خۆی بەیانەکە و خۆی دەرەخات و یان نەتوانراوە بە چەندین ساڵە سەدان سەدەیە کە ئەمە لە ئێمە بکەنەوە. نەورۆز نمونەیە ئەمەی کاک جەزا و کورد و کولتور و گۆرانی فۆلکلۆر و جلو بەرجی کورد ئەمە ئەوە ئەسەلمێنەیە کە ئێمە ئەومان هەرتیایە هەزاران ساڵ ئێران، کوردستان، زاگرۆس، گەلانی ناوچە نەکۆتۆتە ژێر جلی ڕەش و لە خۆیان و گریانەوە. هەموو کات ئەزمەکانیشمان لەم قەیرانەیە بە گۆرانی و میوزیک کاک جەزا بەڕاستی ئەو کولتور ڕەسەنین گەڕاونەوە. زۆر سپاس دەکەین. ئێستاش با بەرهەم کاکەزاڵ ڕێزلێنانی ڕێکخراوی ئێسنا بەخشێ بە کاک جەزا. بەڕاستی نەریتێکی جوانە هاتوۆتە ناو نەتەوەکەمانەوە. ڕێزێنان هەرچەنە هەندێک وایە لێ هاتووە لە ڕێزێنان بێزارن، بەڵام بەلای من ئەگەر سوپاسنامەیەکیش بێت هەتا ئەو مرۆڤە خۆی لە ژیانە بێ شتێکی زۆر جوانە. داوا لە بەڕێز هونەرمەندی دێرین و هونەرمەندی ناسرا و کاک ئیبراهیم ئەحمەد دەکەین کە بفەرمێ بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک بە ئەندامەکانمان بە کەسە دڵسۆزەکانمان. داوا لە بەڕێز کاک جۆنڕی باڵەبانەکەین فەرمێ بۆ ئێرە بۆ وەرگرتنی یەکێک لە خەڵاتەکان. دیارە ئێمە زۆر کەسن ئەوانی ژانیاریانەی باسم کرد، بەڵام ئەمان ئەوانن کە پشتی شێریان بەرەکەێت. توانم بڵێم لە 100 چالاکی خۆبەخشی ئێمەیە بەشدار بووە. سواز بە کاک ئیبراهیمی عەزیز. کاک جۆنڕ فەرمێ. وەڵا کاک ئیبراهیم هونەرمەندێکی دێرین و بەڕێز و ئەترسم لەبەر ئەو بڵێ پیری نە ماشەڵڵا گەنجی. کاک سەڵاحی چایەکی چاخانەیەکی بچکۆلانە ئەتوانم بڵام مەساحەکەی 3 مەتر بە 3 مەترە، بەڵام بووە بە ناوەندێکی کەلتوری و هەموو ئیشەکانمان لە ڕێگەی ئەمە بانگەشاکەین و زۆر ڕۆژ لە چایخانەکەی ئەوە کار و چارەشی ئەنجامین. سپاس.
کاگالان ڕەفیق با فەرمە بۆرگتنی خەڵاتێک کاگالانی بەخۆی ئامێرە زەڕ بە کوردەوارەکەیەوە کە ئامێرێکی دەگمەنە کە لە ئێستا لە شارەکەمانە ئەتوانم بڵم بە پەنجەکانی دەست ئەژمێرێنەوەی کە ئامێری زەڕب بەو شێوەیە بە کلتوری و میلیەکەی ڕاگرن. هونەرمەندی ئازیز و خۆشەویست و ژەنیار کاک ئیبراهیم عەبدوڵڵا یەکێک لە خەڵاتەکانی ئێمە وەرەگرێت بڕوانامەی ڕێزێنانە دیارەوە ئێمە سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستی جارێکتر ئەو کەسان ناکەین. برای بەڕێز و خۆشەویستم هاوبەش خەلیل لە یەکەم ڕۆژی دەستپێکی کار و چالەشەکانمان بەخۆی و ڕیکۆردەر و تۆمارکردنی هەموو بەرهەمەکانمان کە ئێستا ماوە بە ئەرشیف هەمووی لەلایەن کاک هاوبەشەوە بووە ئیشی دەنگی بۆ کە دوین هەموو ئامێرە دەنگانەی یا و بەشانیە لەو شوێنە دایناوە باری کردووە گواستوێتەوە بۆ ئەو شوێنانی کە ئیشمان هەبووە. سوپاس یەکەم. هەڵۆغەری بەو گەنجەی کە بە کەمانچەکەی سەرسامی کردوین زیاد لە 50 چالاکی ئەمە بەخۆبەخش ئەتوانم بڵم بەشدار بووە. پشتی شێری بەرەکەویش لە چالاکیەکانی ئێمە کاکەڵۆ خوشکە کاڵێ ئەمین ئەو خوشکەی کە پێشکەشکاری بەرنامەکانمانە بەڕاستی زۆر بویێرانە کە ئێمە تەکلیفمان لێ کردووە ئەمە دووەم ساڵە لەگەڵمانە ئەبێ بە پێشکەشکار و بە بێژەر لەگەڵمانە بەخۆبەخش جارێکتر من سوپاس یەکەم زۆر زۆر. زۆر سپاس بە کاک برایمی خۆشەویست. دوا بە دوای ئەم ڕێزێنانە هونەرمەندی میلی دەنگخۆش شیروان عەبدوڵڵا دڵمان شاد دەکا بە چەند گۆرانیەک کە سوپاس یەکەم هەرچەنە دنیای ئیتیزامی هەبوو و لە شوێنێکی تری ژاهەنگی هەیە بەس بەڵێنەکەی خۆی جێبەجێ کرد گەیشتە لامان. داوا لە هونەرمەندی شانۆکار و خۆشەویست کاک بەهادی هەڵەبجەیەکەین وەکو نوێنەری سەندیکای هونەرمەندانی کوردستان فەرمێ بۆ پێشکەشکردنی چەند بڕوانامەیەک. گروپی هەڵپەرچەی نیشتیمانە و گەنجانەی کە بینیتان نەکە لێرە بۆ هەڵەبجا بۆ پێنجێن بۆ هەر شوێنێک ویست پێتمان بە خۆیان و فەقیانە و بە جلوبەرجی خۆیان بە سیارەی خۆیان بە بەنزینی خۆیان بەبێ بەرامبەر وەستابە کرد. سوپاس یەکەم کە نوێنەریانە بۆ ئەفەرمێ بۆ وەرگرتنی بڕوانامەکە. کاگالانە ڕەش کەسێکی ئیداری ئەم گروپەیە هەموو جارێک بە مۆبایلەکەی خۆی یەکەیەک ئەم ئەندامانە ئاگادارەکاتەوە بۆ هەر چالاکیەک ئەتوانم بڵم زۆرترین پەیوەندیەکانە و جێبەجێیەکات. سوپاس یەکەم. وەستا ڕەحمان سەعید یەکێکە لە هەرە دڵسۆزەکانمان لە یەکەم ڕۆژەوە بە هەمان شێوە وەستا ڕەحمان ئەمان زۆرترین هونەرمەندانیان کۆکردوێتەوە لە ئێمە. یادگار عەبدوڵڵا هەموو ئامێرە دەنگیەکان بە شانی ئەم کوڕە دڵسۆزە ئەجێزرێتەوە بۆ ئەو شوێنانی کە ئێمە ئیشەکەین بە درێژایی 4 ساڵ بەبێ ماندوو بوون هەموو جارێک ئەم ئامێرانی بۆ ئێمە برای بەڕێزمان زاناماوەتی یەکێکە لە وێنەگرە فۆتۆگرافەکان کە لەگەڵمانە بۆ بەداخەوە لەوە چ خۆی لێرە نەبێت ئەگەر یەکێک بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی لە برادەران کاگۆران خۆی یا کاگوازات بۆ وەرگرێت. بەڵێ باش بازار شوی سپاسی بێپیانم بۆ کاک بەهادی هەڵەبجەیی. سپاس یەکەم. داوا لە برای بەڕێز و خۆشەویستمان کاک بەختیار سەرۆکی ڕێکخراوی بەرکەوتوانی چەکی کیمیاییەکەین کە لێرەیە. سپاس یەکەین با فەرمیە بۆ پێشکەشکردنی وەکو هاوبیرێک هاوڕێبازێکمان کاویش دیارە وەکو خۆی ئاماژەی پێکرد بە لۆگۆی زەردەشت و بە ناوی پیرۆزی زەردەشت سەرسامە بەخێر بێت. برای ڕاگەیاندنکار کاک جعفەر جەلاری با فەرمیە بۆ وەرگرتنی بڕوانامەیەکی ڕێزێنان. کاک جعفەر بە درێژایی ئەم 4 ساڵە لە یەکەم ڕۆژەوە ئەمانە هەموو کەسانن
ئەجنا زۆر کەسی تر ئێستا لە ساڵانی داهاتووە شایانی ڕێزێنان ئێمە بن. خوشی بەڕێزم ئەژین خان، کاک حەما عومار زۆرە نەوانی تر لە داهاتووە دڵنیان هەمویان بەستە دەکەینەوە. بەسپاسەوە. مستەفا ئیبراهیم ئەحمەد، مستەفا ئەو گەنجەی کاویش بە هەمان شێوە لە زۆربەی چالەچەکانمانە لەگەڵمانە بوو. ئەگەر لەوێنێ یەکێک فەرمێ بۆ وەرگرتنی بڕوانامەکەی. برای فۆتۆگرافەر کاک ڕزگا قەرەداغی، ئەوە تا ئێستا باشترین بەڵگا لە هەموو بۆنەکانمانە بەخۆی و کامێرەکەیەوە لەگەڵمانە بوو بە درێژایی هەر 4 ساڵی ڕابردوو. کاک سەروەت خیام، کاک سەروەت برای فۆتۆگرافەر داوای لێ نەکەم. کاک سەروەت بە هەمان شێوە بەخۆی و کامێرەکەیەوە زۆرترین وێنەکانمان ئەتوانم کە ئێستا ئەرشیفە هی ئەم براوە ڕێزانەمانە کە بۆمان بەجێماوە. کاک ڕێبواری باڵەبان، کاویش بەخۆی ئامێری باڵەبانەکەیەوە لە زۆرترین چالاکیەکانی ئێمە هەیە. گە سەیری ئەرشیفەکانمان بکەن زۆربەی چالاکیەکان خۆبەخشەکانمان کاک ڕێبواری تایە. کاک ئەیوبی سیدی، کاک ئەیوب ئێستا بەرهەمەکانی ئێمە بەوە ناوەستێت کەەوە هەموو جار ڕیکۆردێکە بە نوسخەی ئۆرجینا بڵاوێکاتەوە هەموو بەرهەمەکانمان لەسەر ئەرچی خۆی. ئەم کاک ئەیوبە سەنتەری بڵاوکردنەوەی سیدی هەیە، هەموو بەرهەمەکانی ئێمە بڵاوەکاتەوە لەسەر ئەرچی خۆی. سپاسێکم. کاک دابانی ڤیدیۆ خۆی لێرە نیە، ئەگەرێکێک فەرمێت کاک بورهان بۆی وەرەگرێت. سپاسی بەڕێز کاک بەختیارەکەم ماوەتەوە گوێبیستی دوایین گۆرانیەکانی ئەمە ئەنگە بین بە دەنگی هونەرمەندی دەنگخۆش شیران عەبدوڵڵا. بە سپاسەوە سپاسێکم کە هاتە لای ئێمە. چاوی ماجەکەم کاک بەختیارجان سپاس بۆ. تەبێ بە خێراتنی هەموو لایەکەم زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم، زۆر سپاسی قاوەخانەی کەلتوری زەردەشتیەکەم کە دینی زەردەشتی دینێکی کۆنی باوباپیرانمانە، یەکێکە لەو دینە پیرۆزە ئاسمانیانە کە هاتووە یەک لە دوای یەک دینەکانی کەش بە دوای ئەمە هاتوون، هەر بژین سەرکەوتوو بن، هەر بژین بۆ پێشکەوتنی وڵات و بۆ خزمەتکردنی کورد و کوردستان و هەمووتان بەخێر بن سەرچاو. خۆ کوردستان، خۆ کوردستانە میزوانە شاخ و دەستی چیاکانی، خۆ کوردستان هەموو جوانە شاخ و دەست و چیاکانی، بەڵام بەخوای شوێنێکی ناگەهاتەوە سلەیمانی. هەمووی جوانە شاق و دەک و چیاکانی، بەڵام بەخوای شوێنێکی ناگاتەوە سلەیمانی. بابەن بۆیە
بابان بۆیە لەگەڵ زەردەش دڵی خۆشە پەروەردەی ئەم هەوارەیە نیسەسیان بەخوایە چونکە ماڵ و مەنزڵم لە بشارەیە قەت بە سلێمانی ناوڵێ بێگانم خۆم بە کوڕی ئەو ئەزانم شەپڵێ بۆ سلێمانی قەدیەی بە سلێمانی ناڵێم بێگانم خۆم بە کوڕی ئەو ئەزانم ئەگەر لە کولتور و لە قارەوەیەکی کە بێم پێیاڵێ من میوانیم چونکە خۆم بە کوڕی تۆزانم من پیر بووم لە داست قەول و قەرار ئەی شانەزار فەسڵی بەهار من پیر بووم لە داست قەول و قەرار ئەی شانەزار فەسڵی بەهار خودی دێم و هەر چاوەڕوان نەهاتیتەوە ئارەمی ژیانم ئەتێرسیم دووریتمان بێبادا بەینی من و تۆ کەوێتە قیامەت ئەتێرسیم دووریتمان بێبادا بەینی من و تۆ کەوێتە قیامەت تاڵێ لە زوڵفی خەناو قابلەکان مەدی لە قیامەت ئینتیزارێکە خەمی تۆ نەگیلا غەریبی بمری بەمێکە خەمی تۆم نییە خەمی خۆم بەس نەگیلا غەریبی بمری بەمێکە بە بۆتاقەتانەکەن بۆتا گۆرەویمان دەوەڵیە لە قسمەتانە گۆرانی هەڵپەرشێش باتۆزی بێت تاقەتەوە لە خزمەتانە سوات پێش گۆرانی پێشکەشکەوی عەزیز بێکەوە هەمووشی گۆرانی خۆم ڕێزوو خۆشەویستیم دێرەوە با منیش خۆش وڵاک جەزا پێشنیارێکنی بابێرە سپاسی گیانفرامی قەدی بکەم کە منی کرد بە گۆرانی دەس یەک دوو کاک سەلاحی خۆشەویست کاک جەزا معدەل لە هاوکاری سلوو عەبدوڵڵا دەرنی کاکورا ڕێزوو خۆشەویستیم بە هەموو لایشان يرقاري جوان بوشقة بدادرون فرولي يرقاري
وبيمان الملانا واو معدوم مغنى كبيدام لليزوانا أدو دكاكو مردل روحو جيانا بسيوانا كسيبي وفادر سوي ببابري من دانا كسيبي وفادر سوي ببابري